خۆم هەڵم بژارد و زانیم ئەگەم بەم ئەنجامی ئێستا بۆ خزمەتی کورد و کوردستان بکەم وەڵایی هەستێکی زۆر خۆشە کە چەند ساڵەکە خوێنین لە قۆناغی بنەڕەتیەوە هەتاکو ئەم قۆناغە بە بەرداوامی هەوڵ و کۆششمانەوە هەڵبەشانی ئەم هەوڵ و کۆششەی ئێستا بوو لەلایەکەوە خۆشە لایەکیش ناخۆشە کە هاوڕێکەمان جێڵین بەڵام ئەمە جوانەکە کە بەردەوام نەبین لەوەی کە یەکتری ببینین لە دوای زانکۆشەوە کۆنتاکتمانەوە بەیەکەوە ڕۆژە چ بەشێکە تاو زمانی کوردی ئەم بەشە دڵخوازی خۆت بوو بەڵێ خۆم هەڵم بژارد و زانیم ئەگەم بەم ئەنجامی ئێستا بۆ خزمەتی کورد و کوردستان بکەم بەڵێ هەڵبەت زمانی کوردی هەنێک جار زۆر لە کەم کراوەتەوە ئێمە وەکو لاوی کورد ئەمانەیە کوردایەتی بەرەو پێشبەرین و بەردەوام بین لێرە سپاسی کێ دەکەین لێرەوە سپاسی خی گەورە ئەەکەم کە هەمیشە پاڵپشتم بووە و دووەم دایک و باوکم کە چایان ماچەکەم لێرە و هەمیشە پاڵپشتم و ڕەنجان کێشەوە لەگەڵم چی یادگارێکی زانکۆیە کارگیز لە بیری نەکەیت وڵای کە لەگەڵ هاوڕێکانمان بوو چالەکیەکانمان کردو پێکەوە